ئەم جارە بڕیارمانداوە دەرسێکیان دابین بۆ هەتا بیریان نەچێتەوە کە خەڵکی کوردستان گشتی ئەم سەرزەمینە ئەکەین بە گۆڕستان لە دوژمنان. لێرە ژمارەی زۆر لە سەرجەم چین و توێژەکان لە بەردەمی کەمپی نوێی زاکۆی سلێمانی چاوەڕوانی پاسەکان دەکەن بۆی کە بچن بەرەو ڕۆژئاوا. بەیانی ئەمڕۆ وەجبەیەک ڕۆیشت، ئێستا وەجبەیەکی دیکە بەنیازم بڕۆن بۆیە. لێرە کاکەمالی لێیە کەمان ڕەوەف ڕۆژنامەنووس ئەوە کە بچێ بۆ ڕۆژئاوا. کاکەمال دوێنێ قسەمان کرد ئەمڕۆ بڕیاردا بچی بۆ ڕۆژئاوا. ئەتەوێت چی بکەی لێ؟ پەیامەکەی ئێمە ڕۆشنە، پەیامەکەی ئەوەیە کە دەمانێت پشتیوانی ڕۆژاوا بکەین و پێمان وایە قەدێکی گەورە لەسەر ڕۆژاوا هەیە و پیلانگیڕێکی گەورە هەیە و ئەگەر ئێمە هەمومان پێکەوە بین و بەڕووی ئەم پیلانە بین ئەتوانین ئەم پیلانە ڕەتکەینەوە، ئەم پیلانە نەهێڵین و ئەگەر بێدەنگ بین بە دڵنیایە و پیلانە بە دووری نازانین کە ڕووکاتە باشوور و پارچەکانی تری کوردستانیش. بۆیە پەیامی ئێمە ئەوەیە کە جگەلەوەی کە ئێمە هاو خوێنی یەکترین و هەمومان کوردین و چارنووسمان بەیەکەوە لەمان کاشە پرسێکی تەواو ئینسانیە، پرسێکی تەواو ئەخلاقی ئینسانی مرۆڤ دۆسیە، چکە بەڕاستی ئەوانە بینیمان لە ڤیدۆکانانە هەر بە هاوشێوەی داعشەکان خەڵک سەردەبڕن و سەبایە دەگرن کچ و کوڕەکانمان قەتڵ عامەکەن و ئەگەر دەستیان کراوەتر بێ ئێمە بێدەنگ بین ترسیۆمان هەیە لە ڕۆژاوا جینۆساید و کۆمەڵکوژێکی گەورە دروست بێت. یەکەم ئیشکە ئەیکەیت لەوێ چی ئەبێت؟ ئێمە هەوڵەدەین لە سنوور پەڕینەوە و کۆمەڵی لە ڕۆژنامەنووسان چیناوە بۆی کە هاوکاریان بکەین لە تەقتێکردنی ئەو ڕووداوانەی کە هەیە و دەنگیان بگەین و پشتیوانیان بکەین لە ڕووی معنەویوانەی ئەمە گرنگە. ئێمە ڕەنگە توانای هەڵگرتی چەکمان نەبێوەکو ئەم گروپەت هاوتەمەنانی من، بەڵام گروپێکی ترمان لەگەڵایە کە گەنجن دەمێنەوە ئەم چەک هەڵدەگرن لەگەڵیان نەدەمێنەوە. ئینشەڵا بە سەلامەتیە گەڕێنەوە، تکایە بە سەلامەتی وەرنەوە. ئەوەی کە هەیە لێرە لە سەرجەم چین و توێژەکان لێرن بۆی کە خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە بچنە ڕۆژئاوا کە چەندان کەسی لێ. سڵاو لێ بێ بەنیازی بڕۆ یاچی هاتووی بۆ پاڵپشتی تەنها؟ وەڵا هاتوومە بڕۆ بەتەمام بەڕێکەوین بۆ پشتیوانی لە پشکوراکانمان لە ڕۆژاوای نیشتیمان. ئەمڕۆ خوێنی لێ چۆڕە لە جەستەی، بۆیە پێویستە هەمومان لە هەموو پارچەکانی کوردستانەوە بیسەلبێنین کە کوردستان یەک پارچەیە، کوردستان یەک نیشتیمانە بۆ بڕۆین بەهانایانەوە پشتیوانیان بین و هەموو ڕێگاکان هەموو کەناڵەکانی سیاسی دیبلۆماسی سەربازی بگرینە بەر بۆ ئەوەی نەهێڵین لەوە زیاتر ئەو نەزیفەی کە بەربووە لە جەستەی نیشتیمان بە دەرەجەیەک بێ کە دوجار هەموو نیشتیمانی کوردستان خاپۆر و داگیر بکە لەژێر پۆستاڵی ئەو فاشستانەی کە بە ناوی میلیشیای جۆرا و جۆرەوە دەردەگەی تورکیاوە هێنراون لەسەر خاچی نیشتیمان و ئەیانەیە وڵاتەکەی ئێمە پارچەی لە نیشتیمانەکەی ئێمە وێران بکەن، داگیری بکەن. بۆیە ئێمە هەموو بە ئیرادەیەکی پۆڵاینەوە بڕیارمانداوە یا کوردستان یا ئەوە تا هەمومان بەیەکەوە ئەمرین یا ئەوە تا هەمومان بەیەکەوە ئاهەنگی سەرکەوتنی جێڕین. بۆیە دڵنیای هەموو داگیرکەران و هەموو ئەوانەی کە پیلان لە نیشتیمانەکەی ئێمە لە میلەتەکەی ئێمە جێڕن ئەم جارە بڕیارمانداوە دەرسێکیان دابین بۆ هەتا بیریان نەچێتەوە کە خەڵکی کوردستان ئەم سەرزەمینە ئەکەین بە گۆڕستان لە دوژمنان. خوا ئاگادارتان بێ و بە سەلامەتی بگەڕێنەوە. ئەوەی کە هەیە ئەمە دیمەنەکانی ئێستان کە چەندان کەس لێرن خۆیان ئامادە کردووە لە سەرجەم تەمەنەکان لە سەرجەم چین و توێژە جیاوازەکان بۆ ئەوەی کە بچنە ڕۆژئاوا، بۆ ئەوەی کە بەشداری لەو دۆخەدا بکەن کە هەیە لێرە چەندان کەسی لێیە. بۆیە داوا دەکرێت سەرجەم کوردان، سەرجەم ئەو کەسانی کە لە کوردستانان باڵپشتی ڕۆژئاوا بکەن کە پەیتا هاوڵاتیان خۆیان کۆ دەکەنەوە ئەیانەیە بچن لە سنوور بپەڕنەوە. ئەوەی کە هەیە لە سەرجەم شارەکانی کوردستانەوە سەرجەم کورد پێکەوە باڵپشتی کوردانی ڕۆژئاوا.